باس لە بەڕێوەبەرایەتی کار و چالەکیەکانی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کۆیە دەکەین. خۆشبەختانە هەرێمی کوردستان دەبینین کە چەندین بەڕێوەبەرایەتی هوەری و ڕۆشنبیری تێدایە. ئەم بەڕێوەبەرایەتیش لە کۆیەکی کە لەو بەڕێوەبەرایەتی گرنگانەی کە دەرگای بۆ گەنجان و هەروەها هونەرمەندان کردوتەوە لە شاری کۆی. ئێمە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین بزانین بەگشتی کار و چالەکیەکانیان چییە، گەنجان تا چەند سوودیان لێبینی و تا چەند گەنجان سەردانی ئەم بەڕێوەبەرایەتیە دەکەن. ئێمە قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان هونەردایر بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کۆی کە ڕاستەوخۆ لە کۆیە لەگەڵمانە. کاگونەر سڵاو لێبێ و بەیانیت باش، ومێ دەکەم زۆر باش بی. سەرەتا دەمێت لەوە دەست پێ بکە پێمان بڵێن بەڕێوەبەرایەتیە ساڵی چەند دامەزرا و دواتر باسیشمان بۆ بکە بزانین بەگشتی کار و چالەکیەکانتان چییە؟ بەڵێ بەیانی ئێوە و بینەرانیشتان باش، هیوادارم زۆر باش بن. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کۆیە لە ساڵی 2008ەوە دامەزراوە لەسەر پێشنیاری ڕەحمەتی مەحێدین ڕەزا و بەڕێز مامۆستا ڕەوەز مەولود و بە هەوڵوماندووبوونی بەڕێز کوردەخان قایمقامی ئەو کاتی کۆیە. بەڕێوەبەرایەتێکە لەو کاتەوە زۆر کار و چالاکی زۆر پرۆژەی هوەری گرنگی ئەنجام داوە لە شارەکە، هەر لە پەیکەر و ڤیستیڤاڵی هوەری و ساڵانە کۆنسێرتی مۆسیقا و پێشانگای شێوەکاری و کۆڕی ئەدەبی و سیمینار جگەلەوە لە وەرزەکانی هاویندا خولی هوەری بۆ منداڵان کردوتەوە. بۆیە لەو کاتەوە ئەو بەڕێوەبەرایەتیە دەتوانم بڵێم بە حکمیەوەی کۆیە وەک شارێکی ئەدەبی و هوەریکە لە کوردستان و دەتوانم بڵێم لە هەر چوار پارچە بە شاری ئەدەب و هوەر ناسراوە. گرنگێکی زۆری هەبووە بەڕێوەبەرایەتیە بۆ بەرەو پێشبردننی زیاتری بواری هوەر و ئەدەب لە شارەکە و لە ناوچەکە و کوردستانیشتە. کاک هونەر ئەگەر بکرێ پێمان بڵێ سنووری دەسەڵاتی بەڕێوەبەرایەتەکەتان کوێگرێتوانی سنووری جوگرافیایی ناخۆ چەند ناوچە سەر بە بەڕێوەبەرایەتێکی ئێوەیە لە شاری کۆیە؟ بەڵێ ئێمە ڕاستە خۆسەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هوەری هەولێرین، بەڵام سنووری کار و چالاکیەکانی ئێمە ناحیەکانی سەر بە کۆیە دەگرێتەوە و پێشتریش ناحیەی تەقتەقیش هەر سەر بە کۆیە بوو، بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی تەقتەق بوو بە قەزا ئەوان ئێستا بەشێکی سەر بەخۆن وەک بەشی ڕۆشنبیری هوەری کۆیە تەقتەق ئەفوو. بۆیە ئێستا ئێمە تەنیا سنووری ناوشاری کۆیە و ناحیەکانی دەوروبەری و ناحیەی سێگرتکانیش دەتوانین لە هەموو شوێنانە چالاکی ئەنجام بدەین کە پێویست بێ و بتوانین دەستی گەنجەکانی ئەوێ و هاوکار و یارمەتی دەری هوەرمەندەکان و ئەدیب و نووسەرەکانیان بین بۆ کار و چالاکیە هوەری و ئەدەبیەکانیان. باش کاک هونەر لە شاری کۆیە ینی هەمومان نەزانین کە مێژوویەکی پڕ لە سەروەری و پڕ لە شکۆی هەیە بە تایبەت لە هوەری مۆزیک و گۆرانی وتنە لەو شارەوە یەکێک لە هەرە دیارترین ئوستورەکانی گەلی کورد خاوەتایرە کە خۆتا وەکو بە زمانەکەی کۆیان پێڵەن خارە، یعنی تا ئێستا ساڵانە یادێکی بۆ کرێتەوە لە کۆیە، بەڵام تا ئێستا نەبووە بە بۆنەیە کە ئەمە بۆنەیەکی هوەری گەورەی کوردستان بێت کە لە کۆیە وەکو سیمبڵێک سێر بکرێ یاخۆت فێستیڤاڵێکی گەورەی ساڵانە بێت کە لە پارچەکانی تری کوردستانەوە لە دەروی کوردستانیش خەڵک بێت بەحس و لێکۆڵینەوە و توێژینەوە بکات لەسەر گۆرانیەکانی، لەسەر میلۆدیەکانی، لەسەر شێوازی وتنەکانی خارەتای. تاسە بیرتان بۆ لەم بابەتە نەکردوێتەوە؟ ساڵانە لە کۆیە بیستی دەکە بە ڕۆژی هوەر ناسراوە. ڕاستە لەو ڕۆژەدا یادی خارەتایەری خۆمان دەکرێتەوە. پێشتر لە ساڵانی زوو لە بیستیدا جگە لە مۆسیقا بەشەکانی شێوەکاری و شانۆ و ئەدەب و نووسینیشتەیدا بەشدار بوو، بەڵام خۆتان دەزانن کە ماوەی چەند ساڵێکە ینی بەداخم کە ئەو قسەیە دەکەم کە ئەو قەیرانە داراییە هەر تەواو نەبوو لە سەرمان و زەرەری گەورەش کە بەر هوەر کەوتووە بەگشتی لە کوردستانەوە لە کۆیەش بە تایبەتی، چونکە ئێمە ژێرخانە گرینگەکەمان وەک کۆیە و وراتی کۆیە
هوەر و ئەدەبە ئێمە ینی ئەگەر زۆر جیاوازێکی زۆر لەگەڵ ناوچە و شوێنەکانی تر ئێمە بە هوەر بەناوبانگین بەو کەڵە شاعیر و هوەرمەندی گەل و خاوەری سرودی ئەیڕەقی بوو خاوەنی شاعیری نەتەوەی یەکەم شاعری نەتەوەی حازی قادری کۆی ساڵانە ئەو یادە دەکرێتەوە تیپی مۆسیقای باواجی بیستی دەی هەموو ساڵێک دەیکاتەوە بە پێی ئەو توانەوە و هەوڵدانانەی کە تا سپۆنسەرێک بۆ ئەو ئاهەنگانە کاکوونەر بەڕێستان پەیدا بکەن بەڵێ کاگونەر بەڕێستان چکەلەوەی ئەو ساڵ هەوڵماند قسەکەت فەرموو ئەم ساڵ زۆر هەوڵماندە کە ئەو یادە وەک ساڵان بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەو پرۆپۆزەڵانی تەقدیممان کرد نەهاتەوە و جێبەجێ نەبوو بۆمان و پارەکە سەرف نەکرا بەڵام خۆشبەختانە بە هەوڵی دڵسۆزانی دەستەی کارگێڕیتی مۆسیقای باواجی و لەلایەن بازنەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری قەزای کۆیە ئەم ساڵ ئەم یادا بە گەرم و گڕوتر و بەتینی زیاتر لە بیستی دەو لە هەمان کاتی خۆی دەکرێتەوە کاگونەر بەڕێستان چکەلەوەی کە بەڕێوبەرن هەروەها شانۆکاریشن وەک دەزانین کە پەیمانگەی هونەرە جوانەکانی ژێ لە شاری کۆیە هەمانگیتان چۆنە لەگەڵیان هەمانگێکە چۆنە لەگەڵیان چۆن پێکەوە کار دەکەن بەڵێ بە حکمی ئەوەی تازە دەوام دەستی پێکردوێتەوە و خوێندکارەکانی خۆناغی یەکەمیش تازە وەرگیراون ئێمە بە حکمی شارەکە هەمومان دۆست و ناسیاوی یەکترین و لە نزیکەوە ڕۆژانە دەتوانین یەکتر دەبینین لە پلانماندا بتوانین لێک تێگەیشتنێک واژۆ بکەن لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا کار و چالاکی هونەری زیاتر پێشکەشی بینەران و هونەر دۆستانی شارەکەمان بکەین یاخود هەر پێداویستیە کە لە نێو فەرماگە ڕۆشنبیری و هونەری کۆیە و پەیمانگای هونەرە جوانەکان پێویستێتی بتوانین ئەو هەماهەنگیەمان هەبێت و بەیەکەوە کار بکەین تا ئاست و توانای هونەری و ئەدەبی کە لە شارەکەدا لە ڕابردوو هەبوو ئێستاش بوونی هەیە و بەم شێوەیە زیاتری بکەین و زیاتر پێشی بخەین و بەردەوامی پێ بدەین بە دڵنیاییەوە هەماهەنگی باشمان هەیە و کار و پرۆژەی زۆر باشیشمان دەبێت لە داهاتوودا بەڵێ کاک هونەر من تۆزێک ڕەنگە پرسیارەکان وا بکەم کە لەبەرەوەی خۆم هونەریم حەز بکەم تۆزێک لایەنی ڕخنەیەشی تیا بێت یعنی بە دڵێکی فراوانەوەری بگرە تیپی باواجی کۆیە یەکێکە لە تیپە چووکە ڕەخنە گەورەمان دەکات قوربانت زۆر سپاس یەکێکە لە تیپە هەرە کۆن و دێرینەکانی نەکۆیە ئی کوردستانیش کە هاوشان لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی و تیپی مۆسیقای مەولەوی و هەولێر و ئەمانەیە دروست بووە وەکو مەدرسەیەکی ژوا بوو لە پێشووترا کە چەنەها کادری هونەری و مۆسیقی پێگەاندووە بەڵام بەردەوام من لەگەڵ و برادرانەیە کە قساکەم گرفتیان هەیە گرفتی شوێنیان هەیە کێشەی شوێنی پرۆڤیان هەیە کێشەی ئەویان هەیە کە هاوکاریەکی وا باش ناکرێن کە لە چاو ئەو مێژووە بێ چیتان کردو بۆ ئەم تیپانە ینی مەرج نییە من تیپی باواجی کۆیم بە نمونە هێنایەوە بۆ گەنجەکانی ئێستا چۆن پشتیوانیانەکەن چۆن پشتگیریانەکەن ینی بەڕاستی کۆیە یەکێکە لەو شارانەی کاتوانم بڵێم و بەرهێنەری مۆسیقی و هونەرمەندە لە شارەکەیە بۆ ناوچەکانی تری کوردستانیش سپاس بۆ ئەو تێڕوانینە بێگومان ببوورە تیپی مۆسیقای باواجی کۆیە خۆیان بینایەکیان هەیە بەڵام زۆر بچووک و ماوەیەکی زۆر بوو کە دروست کرا بوو بەڵام لە ئێستادا بە هەوڵ و هیمەتی تیمی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێزان وەزیری پلاندانان و قایمقامی قەزای کۆیە و بەڕێز لێپرسیاوی مەڵبەند کاک تەحسین نامیق هەوڵ دراوە بڕەپارەیەکی باش تەرخان کراوە بۆ ئەوەی بینایەکی تازە بۆ تیپی مۆسیقای باواجی کۆیە دروست بکرێت و زەوی و زۆربەی ڕێکارەکانیشی تەواو بۆ زەویشیان وەرگرتووە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا دەست بە دروستکردنی ئەو بینایە دەکرێت کە جگە لە ژووری ئیدارە و ئۆفیس و هۆڵێکی نزیک بە 350 کورسی لە خۆی دەگرێت بۆیە پێمان وایە ئەوە دەتوانێت نەک تیپی مۆسیقای باوازی هەموو تیپ و گروپەکانی تر سوود لەو هۆڵە و لەو بینایە وەربگرن
و ئێمەش وەک ڕۆشنبیری و هونەری کۆیە دەرگامان بۆ هەموو تیپ و گروپە هونەریەکان کردوێتەوە بۆ نمونە ئێستا لە نێو فەرمانگەکەی ئێمەدا تیپی مۆسیقای گروپی ئەف و گروپی مۆسیقای سێوە بوونی هەیە کە هەموو ئامێرە دەنگی و سەوتیەکانمان خستۆتە بەردەستیان و بۆ هەموو گروپ و تیپەکانی تریش هەر کامیان بیانەوێت و بە ئێمە ڕازی بن دەرگا بۆ ئەوان ئاوەڵایە و ئێمە خزمەتکاری ئەوانین دەتوانن بێن لێرە کار بکەن پرۆڤەکانیان و یاخود حیز نەبێت دەتوانن بێن ئۆفیس لە نێو فەرمانگەکەماندا بکەنەوە چونکە ئێمە بینایەمان هەیە و دەتوانین برین جێگای ئەوانیش بەباشی دەبێتەوە. باشە کاگونەر لە ماوەکانی ڕابردوودا چەند مانگێک لەمەوە پێش لەگەڵ بەڕێستا قسەمان کرد و باس لەو کرد کە بەتەمای فیستیڤالێکی گەورە بەتەمای فیستیڤالێکی گەورە بوون هەروە لەو فیستیڤالدا سەرجەم ڕێکارە هونەری و ئیداریەکانیشی تەواو بوو تەنها پارەکەی مابوو پێم وا بێکرا بوو بە چەکیش بەڵام تا ئێستا ئەو پارەیە سەرف نەکراوە هەرچەندە کە بڕەکەشی کەمە. لێرەوە داواکاریتان چێ سەبارەت بۆ بابەتە داواکاری چی دەکەن؟ بەڕاستی ئەو بابەتە زۆر دڵتەنجی کردوین ینی هەموو ئەو تیپ و گروپانی بەشدارن لەو ئەفتە هونەریە خۆیان ئامادە کردووە و ماوەیەکی زۆرە مادوو بوون و پرۆڤە دەکەن تەمرین دەکەن و شێوەکارەکان لەوحەکانیان ئامادە و فۆتۆگرافەرەکان و ئەو نووسەر و شاعیرانەی بەشدارن بەڵام ئەوە ماوەیەکی زۆر باشە ئەو دەرخستەیە بووە بە چەک و تاوەکو ئێستا پارەکە سەرف ناکرێت وە لە زۆر دەرگامانداوە بۆ ئەوەی حیز نەبێت ئەو پارەکە عەقی خۆمان و بڕیاری لێدراوە هەموو ڕێکارە ئیداری و قانونی و یاسایەکانی خۆی بڕیوە ینی ئێستا کە بۆتە چەک تێناگەم بۆچی ئەو پارە سەرف ناکرێتن و زۆر هەوڵمانداوە و لە هەوڵدانیش ناوەستین بە دڵنیاییەوە ئەو پارە ڕێگایەک دەدۆزینەوە بۆ ئەوەی سەرف ببێت تاوەکو ئەو فیستیڤالە جێبەجێ بکرێت لە شارەکە چکەوە بە حەقی خۆمان دەزانین. جەنابەت خۆت ناوت هونەرە و تایریش باوکتە چاوەڕوانی زۆر زیاترە لە یەکەین وەکو بەڕێوبەری ئەو شارە وەکو بەڕێوبەری ڕۆشنبیری ئەو شارەکە هەمووی تێکەڵ کردو بەیەکەوە خزمەتی ئەو شارە بکەیت وە چاوێکی زۆرتان لەسرە و هیوادارین کە بتوانن وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کۆیە بەردەوام پشتگیری و هاوکاری پشتیوانی بەهێزی هونەرمەندانی شاری کۆیە بن. زۆر زۆر سپاس بۆ کاک هونەر تایر بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری کۆیە کە ئەم بەیانیە ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی بە هیوای سەرکەوتن و بەردەوامیتان.